ئەڤا بەردەرگەهەیە دادگەها دهۆکە بۆ خێزانەکە وڵاتی بریتانی هاتیە و داخواز دەکەن کەیسا کوشتنا کوڕێوان دهۆک دادپەروەرانە بڕێوە بچێت. ئەڤەژی وێنێ کۆری فلێپسە ئەو مامۆستایە بریتانی یەکولمەها 12 ساڵە 2021 لە دهۆک تڕمبێلێ لەدای و هاتیە کوشتن کە سوکاری نوێژی داخوازا دادپەروەریە دەکەن. Don't want Corey's death to be in vain, and I want justice for my son. من أفتن جيانا كريم بهروب شيتن ومن دخوازا داد پروریت کم دوی کیسی دا بکره خب. دنیای خرید هینو لام وقت بیشین. پارێزەرێک شوفێری دهۆکیژی بەحسێ چاوانە بڕێوەچوونە دادگەهەکە. دەمێ شەوێ دا چێ بۆی ئەفکارە ساتە کابرا الديف تقرير طبي كوي سرخوش بو وما يدقوهي دابوينا الجادة داي هاتي وشف وطاري بويا او دي اخويا مروري جدار واسنا بويا يعني سرع اخويا مروري السائق هم بيجي نشوفش حد اخويا مروري جدار واسنا بويا صالح ئاکوژی کو زربابی وی مامۆستایە بریتانیا و دەمێ ڕوودانی لەگەڵدا بوو گوتنên پارێزەری نەوەیل قەلەم دەدات. ششتê sinûr şiştê ew test kirine fexsê kirine polîs heştê zêdetir heştê kêm ne bûye heştê zêdetir gelekî sûra hatiye yekî din jî îcazeyê wî yani herê serve çûye bê îcaze yani Kanûnê Kurdistanê tu neşê îcaze yani şoförtî bikî. خێزانە کۆری فلەبژی بێژن وان قوستەڵخانە بریتانی ئاگادار کردیا کو دیفچۆنە کەیسە بکات تاکو دادپەروەرانە بڕێوە بچێت. شێروان قەدر کوردستان نیوز دهۆک.